دژیمن بەشی کیشکە خومارە دنیای تاڵەسێش کە هەندێک جار بە بێهۆکار دەڵەت بێزارە مێشکت پێچەوانەتە داگیر کراوە ئەمە سەرەتای کارە ساتە هەستت نەماوە دەچبەن بەرەو ئەواتەکانی خۆیان ناچارت دەکەن ئەنجام دەی تەرکای بۆیان بەتاڵت دەکەن لە هەرچی هەستی مرۆڤایەتیە دەم و چاو گردا دەخەن بە دنیای پارە تەنیا دەکەن کە دڵڕەق و بێزەیی بی تاکووات لێدێ حەز دەکەی خەوەنی زەوی بیت بە تەنیا و بوێت تەنیای وەکەمەیە کە هەموو دنیای تۆ بێت و چاوی تۆش کوێت ژیان لە شوێنی شیا لێرە بوویتە خەم و پیا بۆیە ئیتر کەس باوەڕی بە کەس نییە هەڵی نانی هەنگاو لە ڕێگەکانی تەنگاو زۆرم بەڵام کەشکاو کەس بەرپێس نییە ژیان لە شوێنی شیا لێرە بوویتە خەم و پیا بۆیە ئیتر کەس باوەڕی بە کەس نییە هەڵی نانی هەنگاو لە ڕێگەکانی تەنگاو زۆرم بەڵام کەشکاو کەس بەرپێس نییە ڕووبەڕوو بوونەوەی توندە ئارادایە بێجگە لە ڕەش ڕەنگی ترم شارە نایە هەمووی تاریکە مرۆڤەکان یەکتر نابینن پێیدەنێن بەدڵی یەک و شەق بەرەو ساڕی یەک ترس لەسەر کەوتنی خەڵک بەشێکی حیزیە کاتێک مەریفە بۆ گەیشتن بە مێز و کورسیە کرداری پیس و ناپەسەندای تۆ قورس نییە کاتێک دڵت ڕەش عەقلت کوێر ناگەڵت برسیە سیرکە دەور و بەر دوور لە ژیانی خۆیان خەریکی لێکولینەوە لە ژیانی من و تۆن هەندێک لە مرۆڤەکان ئەوەندە گەمژەن وا دەزانن گەمژایەتی موکی باوکیانە ئەمانە دروست کراوی سیستەمی کرد جۆریان زۆرە لە دەیان جۆر تێکچەڵی کرد دەبینی هەندێک لەبۆ تێکدانی کۆمەڵدان هەندێکیش بە بیانووی ئاوادانی ڕێوە بەرن ژیان لە شوێنی شیا لێرە بوویتە خەم و پیا بۆیە ئیتر کەس باوەڕی بە کەس نییە هەڵی نانی هەنگاو لە ڕێگەکانی تەنگاو زۆرم بەڵام کەشکاو کەس بەرپێس نییە ژیان لە شوێنی شیا لێرە بوویتە خەم و پیا بۆیە ئیتر کەس باوەڕی بە کەس نییە هەڵی نانی هەنگاو لە ڕێگەکانی تەنگاو زۆرم بەڵام کەشکاو کەس بەرپێس نییە کەس بەرپێس نییە